بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كاتبك مصري زور قوره بناوي مصطفى صادق الرفاعي. إمام الرافعي من هي الله الرافعي دوهم أما كاتبك مصرية كتابك بناوي وحي القلم سيبرقا شتي زور جواني تيانوسي وأم كتابة ديارة أوشتانا بوكلا قوفاري الرسالة مجلة الرسالة الله يكردوته دو أي كردو أن تكتب إثر بشي بيكانيني تيا بشي قرياني تيا أنواع شتيك كبو مشكي هاتبه لفكري خوان نوسيوك لشوينك علي أجر برسيارم ليب كان بلين دين لدوشا كوكرو بخواه ما تاقت من نما زور قوري دينو فرياي ناكرينو دوش عليم إنه ثبات الأخلاق دامزران دني أخلاق كان لإنسانا خلشي أم منطقي شارزوري خومان أقر بيام تايا بياناسي دينك كورتي أنا كرده وأنو كاك دين أما يخاصبك وخراومك أزان أم كلمة شن قوري خاصبك وخراومك همو الدين أما جاء هميشه إما لباسي دينا ولباسي عبدايتيا هاتين برشي يكمن باس كردو خاصبك سير من كردو أقر بلين كسا كي أدي كي زور شاكا لين أو كسي كان نيوجكاني أكا ورجوكاني أقريو شي أكا دائما فعل ألين بلان بشي دوهمي الدين من ترك كردو كباسي أو كترك عبادتك من هي لشريعتها فيها عبادة الترك عبادتي الترك كرنيشتك سبحان الله أو عبادتك فعل زور ريايتك سبب عادتي مثلا إنسان بالرجوع به مثلا بابل نيوجك زكاة دركا أتي حجك جهاد أكا همو أمانك عبادتي فعلا إنسان تشير رياء بتيانا بلام عبادتي ترك زور مهمة إنسان تشير رياء نابت يا ياك دو هل صنقاني خلق بو إما بعبادتي فعلا أقر بياني كسيك بيه برسال لمن كابلو إري فلان كز شونا أما أنا جني بديني أو كاكر جني هنا ويا أخوة مباركك سربرز بي إن شاء الله إن شاء الله بيتم معي خير دعاء خير هوك أو طبعا بركتي رمضان هرسنا بويا للشوالة معروف بالرياض شوك للشوالة سنة ماري بري للشوالة سنة بيقوازيتو أو مخالفة سنة جواز قيناك عفي بركتي رمضان وش تيجي أو جاء أجر كسبة برسالة لمنك بلا أم كسات شونا اللهم والله لما زجوتها أي بينم نيجك طاعتك ها عبادي فعل كاني باسك بينما هل صنقان دني جوربو إنسان كان عبادي ترك نك عبادي فعل شون من إنسان منيكي بسوق أرزي جناب تانا كم الحمد لله خوا فضيلتي لك الله كردوين دسمان بخواني كسورنية بوي أجر رجل للرجان لحضوري خويا وستاين خوا برسيار ما ليبكا ليك لو عبادتنا ككردو معنا كعبادتي تركة آية تو هيج كسكت كشتوه نخير يا إلهي هيج كسك من كشتوه همو عمري تو علماء فرمون بأجر وفضل نسرة بوي إما دو عمر من هي عمري شي كردن وعمري شي نكردن والله زور سربرزين بو بشي كوان نكردن چونك زور إخلاصي تيه وخلق الشاوي لينيه كز أجاي لينيه بس بيني خوت وخوات بويا كاتك بلين أو عبادتك شيء لا تراها العيون عبادتك تشاو كان دركي بينا كانوا نايبين على عبادتي ترك كردن واسينان لاشتكان لقرآن أخوة جل جلاله أمري كردو بكردن أمري كردو بنا كردن أمري كردو نيجك مثلا الرجو بقرا دي
ئەمریشی بەر نەکردن کردووە ئەفەرمێ چی وذروا ظاهر الإثم وباطنه باشا واز بين ظاهري إثم وباطني إثم سبحان الله سيري وآياتك جاء كألين فعلي أمر لزمان عربية أمر هر أوانية مثلا تو من على كتبيني فرماني بيبك أو بك أو بك أو بك هند جاء فرماني بيبك أو مكة 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 خوي قال سبحان الله لم آياتها بفعلي أمر من بيك وذروا واز بين ظاهر الإثم وباطنه واز بين لجناه أشكرا أو ظاهرة وأوشي كباطنة لبنوية يان هر جناه خوي بو خوي دو بشي هي بشي دروي هي بشي ناوي هي نبشي دروي جناه اللي نذكره ونو بشي ناو كابو كتو واز هر جناه هجلا جناه كان يعني عبادتي تركت كرده لا يخوا فضيلة الزور جورو زور برز بويتوا أفرمي والذين هم عن اللغو معرضون أواني كمان معرضا بشتيان كردوتا جناه كانوا اللغو أزاني تو لأستيا كهاتوي لمزجوتا دانشتوي لقل أو عبادتي اعتكاف أبو أنسري عبادتي تربو أنسري كلا لغو لو أنا دور كوتيتو خو أتواني أسأل ركاري زور خراب كي أتواني بشي لشوين اكترا زور حلب كي أتواني ضلت هزاراشتي خراب بينتو بسر زمان اشتابت كخود أباريزي والذين هم عن اللغو معرضون وإذا سمعوا اللغو أعرضوا عنه سريع عبادتي تركبك كجوان ليبي للغو لشوينك دورك ونو لي بشتيتي أكن أو بشتي كردنا أو ترك كردنا أجربتو أنسر لو أشي للرجل قيامتها زندومان كانوا موازين بس برسال مالية كان أرين يوجكت شون بو نا برسال يتر زورة چند جار شايتي درود داو للدنيا والله إخوة يك شاهدي شن داو والذين لا يشهدون الزور أبدا الحمد همو عمري أدي بعبدايتي وبنسن همو لحظة عمري أيتواني أمبكا بلام نيكرت لبرخاتي خوي باراست بابتي عقيدة إنساني وصلى الله عليه وسلم بشبكات واعبدوا الله ولا تشركوا به شيئا وعلماء فرمون أهل التوحيد أجري توحيد يعني هيك أخوة بيك أزانا أجري أوش يعني هيك شريك يعني أخوة قرار نداوة لبرو اشتيك يعني ترك كردوا اشتيك يعني جابجي كردوا سري لا إله إلا الله كإما إيضين بشي كمي تركة كالي لا إله هيج خدا يقني كفر بطاغوتا كانكي خوي بو خوي أما أجريكي قورة دسكي بشي دوهميشيان كإلا الله التوحيد كالتثبيت أكي واتبشي أنك كردنا بشي كردنا شعيب عليه السلام طبعا أمتان يشغلوش تاني كزور بلانو الزحمد وترق بو لفعلك زور يسمى مشركين قريش خو أمادبون أنو كاكا عبادة أكين بزواز بتكان نايلين ناتوانين آخر باو بينو بتي برزيزة شون وازي لبينين ترككيان بينا أكرا أجرنا خدي عبادتك يان بي أكرا أفرمي بشعيب أصلاتك يأمرك أن نترك ما يعبد آباؤنا أرين نوجكان أولي أكا نوجكا أولي أكا إما تركي أوشتا بكين ك باو بابير مان كردتي وجيبا جي كردو إما نيكي كابو لتركا كيشيان هبو الحمد لله كسمان يمنع لي خومان ما كشت بي وزين دبا كردبي ولا تقتلوا أولادكم من إملاق خشية إملاق لترسي فقيري ونداري وبرسيتي من على كان يخوتان نكوجن من على كان يخوتان لبار مبن أزاني كي لو برسيراني كزوزور إما لما نكرو بي إزعاجبين أو يخلق برسيرك كورا أو أبي تر مردوب ويخوا من على كي بي أعطاك أمي ترخوا والله ما وصا حملك ما مو دروز بو بخوا إتر ناتوانينو كورا تو أزانيا خدا ما وصا أتوانم لباري آخر نقرشتو تتشل الروج أزاني همو سرزوي كوبيتو ناتواني مروفي خلقك كخوا جل جو أمي عطا كردوا يقين تبي بخداي خود أو باشتر أزاني كزنا أزاني كي الله وصلاح الدين أمتنية شون أي فوتيني أي كوجي هيش فرقيني لو يكمنالك إلا دروا بنخوش بي بلي بابي فوتين مشكون ناتوانم لنوسكي أفرتك بلي نخوش أو نقصانه بابي فوتين مشكون نقصان ما فيه لسر زاوية بجي بويا أجر أم حالة اللي إما روينا دابي للرجي قيامتها زور سربرزين خوايا خود أزاني بهيش يوازي هيج جورا يكي لأولادك يعني خوايا ما نكشتو عادت زور بيس أجر زالبو بسرمانا
بڕواکەن ئەو شتێکە زۆر خێزەوە عەقڵ تەسەوور ناکە ئەیکەی تۆ وەرە بیرکەنەوە باوکێک کچی خۆی زیندە بە چاڵکەوە بکوژێ لەبەرەوەی عەیبەی نێتە سێ ئەوە چه عەقڵیەتێکە ها عادەت چەند پیسە بۆیە ئەبێ نەهێڵین گوناه بێتە عادەت ئەفەرمون وەختی خۆی ماوەسەمەلە عەزیزی پریس هەموو جارێ ئەیفەرموو ئێوە ڕۆڵە دوعا بکەن دوعا نەبێتە عادەت بۆ نیش بە مێزەرەوە ئەیکەم طبعا قسەی زۆر خۆش بە ماوەسەمەلە عەزیزی پریس ئەوە وتاری سی ماوەسە ئاینیم حازر کردووە بۆ ئەم ساڵ انشاءالله خێنە کاتێکی ترەوەی احتیمالە ساڵێکی تر سی مەلای کورد زۆر بە تایبە هەڵم بژاردون کە ژیانەکەتیان بۆ باسکەم یەکێک لەوانە ماوەسەمەلە عەزیزی پریسە کە زۆر نوکتە قسە خۆش و نوکتە باز و ئەوانە هەموو نوکتەکانیشی لە پشتەوە حیکەمی تایە فەوائیدی زۆر گەورەی تایە یەکێک لە قسەکانی ئەوەیە ئەڵێ دوعا بکەن کە گوناه نەبێتە عادەت منیش بە مێزەر و بە ڕیشی سپیەوە جێبەجێ ئەوەتە لە موشکینی قوڕیشە وەئدی بەنات بووەتە عادەت ئەو عادەتە فەرم وهای لێ کەسێک جورئەتی ئەوە کە کچۆڵەیەکی خۆی بێنە بیخاتە ژێر خاک کەسێک هات باسی کچەکەی خۆی کرد کە چۆن زیندە بە چاڵی کردو پێغەمبەریان صلی الله علیه و سلم فەرمێسێک بەچە هاتە خوارەوە وتی بۆم دووبارە کەرەوە بۆم سێبارە کەرەوە الحەمدولله لەو زەمانەوە ئینسانیەت دەرچوو بەهۆی ئەم ئیسلامە عەزیمەوە ئەو عادەتە پیسە نەما چاوگرتنی گەنجەکان ئەم گەنجە جوانانە کە لە ئەمڕۆیان نەزەر زۆر ئاسان بووە هەیبەتی چاوەکان نەماوە ئاسانترین شت بۆ گەنج نەزەر هەر زۆر بەسەهلی هەر لە مۆبایلەکەی و ئەتوانێت نەزەر کە ئەتوانێت گفتوگۆ لەگەڵ ئافرەتە کە ئەتوانێ ئەزانی کاتێک کە تەرکی ئەکا لای خوا چەند عەزیمە بێ بۆیە پێغەمبەریان صلی الله علیه و سلم ئەفەرمێ یەکێک لەو شتانەیە کە ئینسان چێژی ئیمانی لێ وەرەگرێ لەزەتی ئیمان لە دڵتا دروست ئەکا چاوگرتنەوەی لە حەرام ئەوە تەرکە چاوت ئەگریتەوە لە حەرام بەڵام بە ئەجر و فەضیلەتێکی زۆر گەورە بۆت ئەنووسرێ شەرتەکانی تەوبە یەکەمین مەرجی کە تۆ تەوبە ئەکەی ئەوە هاتووین ئەم ڕەمەزانە تەوبەمان کردووە خوایە تەوبە ئیتر ئەو گوناهانەی پێشتر ناکەینەوە خوایە نەزەرەکان واز لێ ئێنین سیرکردنی فلی و ملی واز لێ ئێنین بە هیچ شێوازە درۆ ناکەین ئەبەدەن خوایە لە هەموو شتێک خۆمان ئەپارێزین لەمە دووە تەوبەمان کردووە یەکەمین شەرتی تەوبە عولەما فەرموون الإقلاع عن المعصية يعني الترك يعني واسێنان يعني عیبادەتی تەرک ئەفەرمێ خۆشەویستی دڵ صلی الله عليه وسلم هەر کەس تووڕەیەکەی خۆی گرتەوە ئەشی توانی جێبەجێکە بەس خۆی گرت دعاه الله على رؤوس الخلائق حتى يخيره من حور العين ما شاء من الحور العين ما شاء ئەفەرمێ لەسەر هەموو خەلایق لە ڕۆژی قیامەتە بانکرێ مادام تووڕەیی خۆی لەبەر خاتی خوا لێرە گرتووەتەوە تەرکی تووڕەیەکەی کردووە ئادەی چەند حۆری تەوێت چیت ئەوێ بیبە بۆ خۆت ئەفەرمێ لە فەرمایشتەکان کە قودسیە سیرکەن لە تەرکە هیچ مەجالێکین بۆ نەیشتووە شەریعەت بەس لە کردنە مەجالی بۆ هێشتوویتەوە چۆن ئەفەرمێ ما نەهەیتکم عنه فاجتەنیبوه هەرچیم نەهی لێ کردوون فاجتەنیبوه لێ دوورکەونەوە نەچن تەواو وازی لێ بێنن وما ئەمەرتکم به فأتوا منه ما استطعتم هەرچیش ئەمرم پێکردوون چەندێ توانیتان جێبەجێ کرد کەوا بوو ئێمە فەرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کە نەهی شتێکمان لێ ئەکەن بە کولی وازی لێ ئەهێنین کە ئەمرمان پێ ئەکەن سونەتە چەندێ توانیمان سونەتەکان جێبەجێ ئەکەن مەرجنی هەمومان پێ بکرێن ئەمە قاعیدەیەکی زۆر گەورەیە لە شەریعەتە هیجرەت بۆ ئەوەنە فەزیلەتی زۆرە چونکە تەرکی ماڵ و خزم و کەسوکار و هەموو یەکەیت و ئەڕۆی لە پێناوی خوا حتى لحديثك هجرت أو أندق وريه فرمي مهاجر كيه أو كسيه من هاجر ما نهى الله عنه أو كسيه كهجرت أكا واز أهني لو قلنا هنا يا لو شتاني كخوانه هي ليكردوا إما التركي كمان يبيوت التركي إجباري بران إنسان زور أجل يسور نادر تركي إجباري شون من أو جقر أخوم دەی لە ئەخیرا دکتۆر پێم مەڵێ برا سیەکانە نەما خۆجگەرێتر بۆی تۆ تەواوی لە حیبەتی قسەی دکتۆرەکە نایخۆم پێتە تەرکی ئیجباری ئەجرە ناگە کاتەکەی ڕۆژ ئەزانە ئینسان وەکو چی وایە وەکو کۆمەڵی بەتڵ ئاوایە دابرابێ هەر بتڵێکە پڕ بوو لە عومر تا ئیتر تەواو ئەو بترە تەواو بۆ ئەو بتڵە ئیتر تۆ نابێ بیخۆی دکتۆر یوسف قەرزاوی قسەیەکی زۆر خۆشیە ئەڵێ کە چوون بۆ داوای ژن ئیتر ئەوە ئەمڕۆ لە بەختی تۆیە باسی ژن زووزوویەتە پێش
ئەڵێ کە چووم بۆ داوای ژن ئەڵێ بە خەزورم وتم وەڵا یەک مەرجم هەیە تی چییە وتم وەڵا ئەم ژنە تا مردن فاسۆلیا لێ نەنێ تی ئاخر بۆ ئەوە کەی مەرجە وتم وەڵای من لە سژناوەتی خۆی گیرام ئەمەنە فاسۆلیا خواردووە خانەی فاسۆلیان پڕ بووە ئیتر نایگرێ تەواو بوو غێری ئەوە چی لێ ئەنێ موشکیلەمان نییە تەسەورەکەن بە ئیجباری ئەمڕۆ ئەتوانم گۆشت خۆم سبەینێ ئیجبارەن خانەی گۆشتم پڕە بێ ناخورێ خوێ ئەخۆم خانەکەی پڕەکەم ناخورێ شەکر ئەخۆم خانەکەی پڕەکەم ناخورێ لەم ئەگیرێتەوە ئەمانە ئیجبارن بۆیە گەنج زۆر مهمە کاتێ خۆی لە شەهەوات ئەگرێتەوە بۆ هەموو شتێکی لە دەسەڵاتە پێ ئەکرێت باشە لەم کاتە ئەزانی چەند ئەجری دەسەکەوێ بۆیە ئەفەرمێ ئەو گەنجەی کە تەوبە ئەکا حەبیبی خوایە و خۆشەویستی خوایە بۆ چکە ئەتوانێ لێ دێکە گوناهەکان بکە بەڵام لەبەر خاتی خوا خۆی ئەگرێتەوە نائیکە ئەم عیبادەتی تەرکە ئەم گەنجە زۆر بەرزەکاتەوە لای خوا چکە دەسەڵاتی هەیە توانای هەیە بۆیە ئەبێ زۆر ئاگامان لە تەرکی ئیجباری بێ چکە بە ئیجبار هەر وازێک لە گوناهەکان هەیە طبعی ئینسان ئەوهایە وردە ئەمڕۆ حەزل لە ماڵە و پەلامار ئەدەیت و کۆ ئەکەیت کورە بەیانی کاسبی پێ ناکرێت کورە خەڵک بە خێویش ناکرد خواخواتە یەکێ بێ سەلامێکی لێ بکە پیر ئەکەوی لە ماڵەوە ئەگەر ئەوە عومر باقی بێ ها ئەگەر عومر درێژ بێ جاری لە ڕێ هەمومان تەواو بین عومرەکەمان ئەوەندە نابێ پیاوچایەکیان پرسی وتیان ئەرێ گەنج زۆرتر ئەمرن یا پیر وتی گەنج وتیان چۆن گەنج دائیمە پیر وتیان نا وتی ئێستا لە ناو کۆمەڵگا سیرکەن پیر زۆرتر نییە ئێستا لە مزگەوتی ئێمە گەنجمان زۆرترە یا پیر حتمما گەنجەکانمان زۆرترە ئەم گەنجانە ناگەنە پیری لە ڕێیا زۆرێکیان ئەکەون تەواو ئەبین بۆیە ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین لەگەڵ خۆمانە ئەبێ تەرکی ئیجباری نەبێت لەو عیباتانەی کە تەرکی ئەکەین لەبەر خاتی خوا توانامان هەبووە دەسەڵاتمان هەبووە توانیومان لەبەر خاتی خوا وازمان لێ هێناوە ئەها لە فەرمایشتەکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ من ترك الكذب وهو باطل هەر کەسێک وازی لە درۆ هێنا باطلیشە درۆکەی و نایکە بني له في ربض الجنة لناو دەوروبەری بەهشتا ئەلەویا خانووی جوانجوانی بۆ قەسری جوانجوانی بۆ تەرتیب بکرێ یان مجادلە و مناقەشە و دەمەدەمێ و ئەمانە من ترك المراء وهو محق وازی لە مجادلە و مناقەشە هێنا با لەسەر حەق و ڕاستیش بێ بني له في وسطها لناو ڕاستی بەهشتا ماڵی بۆ ئەکرێتەوە یان فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ من ترك الخمر هەر کەسێ وازی لە عارە خواردنەوە هێنا الحمد لله لە أنواع مواد مخدرات وشيو جنجي مزقوتو همو بارزراون أو عبادتي تركة زين لقيامة كان سر برزن بحياتي قومي عارف نسوة زمانيتو بحياتي تلياكي نكشا ولايتو بحياتي نزيكي جيجاري نكوتو شي تا دواي همو تركة كان أفرمي كسي كوازي لخمر هنا اشتبه وشكركان وهو يقدر عليه أشيتواني دكتور لي منع نكردي والله معيدة وقني ويتتونا بعرب وإنجا تركي كان نا هر تواني ويشتي ونشي كردوا لبرانبرا أفرمي لأسقينه من حظيرة القدس في غمريان صلى الله عليه وسلم أفرمي لتشي آوي أدمي باش حظيرة قدس كنا يبو بهشت يعني آوي جمال آوي كوثر بوكس عطاءكم كالبر خاتي إخوة وازي هنا ولويك قومي عارقين أخوة نزيكي نكو بلكو رقي ليبو أما صفتي كي جواني ملتي كردي إيما هي من جاري وهي كسيجي برسارم ليكا الله ما وصى والله أو كسك سواري تاكسي كم بو دواي كتاب زانيم أم كسعر خورة أم بارلم ورقتو أم 3000 حلال يا حرام أم صفة زور مهمة لملتي كردا أزاي چند جوانا يعني هاتو باري أم كاسبي كردا طبعا باري حلالي خوي بيا كردا نبادا بيت مشاركي أو كسي عارخي خوردو لقيامة الشر مزاري باركي يعني ما وصى بش مخوي لكول مكيتو حد نجات بيلي نازم چی لێ بکەم بۆتە ئاگر لە ماڵم زۆر مهمە ئێمە ئیماندار لەگەڵ ئەم تەرکانە ژیانێکی زۆر خۆش بەخوا بەسەر ئەبین ئەگەر بین لەگەڵ ئەمانە ساغ بینەوە کورە کەس پێمان نازانێ یەکێک لە فەلسەفەکانی ڕۆژوو چییە فێری عیبادەتی تەرکت ئەکە کەس ئاگای لێ نییە تۆ لە بەیانی هەتا ئێوارە بە ڕۆژووی ئەچی دەزوێژەگری قومێ ئاو نەهێڵی بچێتە خوارەوە غەرغەرەیەکی زیادە ناکەی نەبادا قومێ ئاو بڕە ڕۆژەکەت بشکێ ئەزانین لە قیامەتە چەند ئەجرت هەیە عیبادەتی تەرکت کردووە کەس ئاگای لێ نییە ئەتوانی بە مۆبایلەکەت لە کاتێکشا بە ڕۆژووی کام شت خراپە سەیریکەی سەیری ناکەم تەرک ئەەکەم ئەزانی چەند بەرزەبیتەوە لای خوا جەل جەلالوه
ئەتوانی غیبەتکەی قسەکەی بۆتانکەی درۆکەی چیکەی نایکەی نا نە لەبەرەوەی خەڵک پێم بڵێن پیاوی چاکە لەبەر خاتی خوا جەل جەلالوهو ئەمانە هەمووی تەرکەکەم ئەزانی چ فەزیلەتێکەیە لە ڕۆژی قیامەتە زۆرم پێ باش بوو ئەمڕۆ ئەوە لە خزمەتتانە باسکە ئەم شەو پێکەوە دیراسەیکەین هەر یەکەمان خۆی بۆ خۆی بە خۆیان بچێتەوە چەند شت هەیە کە تەرکم کردوێ لەبەر خاتی خوا ئەزان چەند گەورە ئەبن پێی لای خوا جەل جەلالوهو و چەند ئەجرمان هەیە و لەگەڵ ئەمەشە هەر کەس لەبەر خاتی خوا حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرکی یەکێک لە منکەرات بکە ئیلا خوا بۆی تعویض دەکاتەوە بە حەڵاڵ واز بێنە لە حەرامەکە خوا بۆ بە حەڵاڵ بۆ تعویض دەکاتەوە ئێمە لە ئیمتیحانان ئاوا لە جەنگێکی گەوران ئەو هەموو شەهەواتە بەرەو پیرمان دێ ئای چەند شیرین لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەر ئەم هەموو شەهەواتە خۆت پاراستووە ئەزانی گەنجی ئەمڕۆ هەموو جارێ پێڵەم یوسفیەکان لە ڕۆژی قیامەتە زۆرینە ئەو گەنجە جوانان لەگەڵ یوسف عەلەیهی السەلام حەشرەکرێن توانیویانە زیناکەن توانیویان نامەی خراپ بنێرن بۆ خەڵک توانیویانە سیرکەن توانیویان نەشیان کردووە لەم زەمەنە یوسفیەکان چاوە یوسفیەکان دڵە یوسفیەکان عەلەیهی السەلام کە یەقینم هەیە کە خوا جەل جەلالوهو لەسەر ئەم تەرکانە ئەجر و پاداشێکی زۆر گەورەمانەداتەوە و زۆر بەرزمانەکاتەوە دەی خوای داوات لێ ئەکەین بەڕەحمەت و کەڕەمی خۆت لە هەرچی گوناهمانە ببوورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێمان خۆش بە یا رب العالمین یا ربی خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە و کەس نەیزانی و عەفومان کە یا ئیلاهی گوناهێ زانیمان و هەر کردمان عەفومان کە یا ئیلاهی گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە خوای گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و مردن یەخەمان پێ ئەگرێ و فریای تەوبە ناکەوین خوای لێمان خۆش بە عەفومان کە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خۆشەویست و هاوڵەکانمان ببوورە یا ربی خوای لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی ئەهلی گەڕەکەمان ببوورە لە گوناهی ئەهلی هەڵەبجە ببوورە لە گوناهی ئەهلی کوردستان ببوورە ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە یا ربی خوای لە گوناهی خێزان و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە عوتەقای مانگی ڕەمەضان قبوڵمان کە شەوی قەدرمان بە قسمەت کە خوای ئەم تاعەت و عیبادەتانەی کە بەرزی ئەکەینەوە بۆ تۆ خوای هەموومان لێ وەرگرە ئیلاهی ئێمە کەم تەرخەیمان زۆرە خۆشمان ئەزانین کەم تەرخەمین بەخوا کە هاتین شەوانی قەدر بۆ تۆ زیندووکەینەوە ئەمانزانی بە کۆڵی گوناهەوە هاتوین بەڵام ئەمانزانی کە تۆ زۆر بەڕەحمی یا ئیلاهی بەڕەحمی تۆیان نازیمان بۆیە هاتینەوە ماڵەکەی تۆ و جارێکتر ڕوومان کردەوە بارەگاکەی تۆ دڵمان ڕووی کردەوە تۆ یا ئیلاهی ئەمانزانی لێمان خۆش ئەبی دەی لێمان خۆش بە یا رب العالمین خوای ئەمانزانی تۆ عەفوی تۆ عەفوت زۆر پێخۆشە بۆیە هاتوین تەڵەبی عەفو ئەکەین لەم شەوانی قەدرا و هەمووان پێکەوە یا ئیلاهی تەڵەبی عەفو بەرزەکەینەوە چەندین جار بە زمانمانە بە دڵمانە هەواری عەفو لە تۆ ئەکەین دەی خوای عەفومان کە یا رب العالمین یا ربی خوایە بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە بەرەکەت بەسەر کاتمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە خوایە بازاڕەکانی هەڵەبجە پڕ لە بەرەکەت کە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕ ئاوکە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەت کە باخ و بێستانمان پڕ بەرەکەت کە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە مەعاش و ڕاتبمان پڕ بەرەکەت کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە زەیی خۆت ئەمن و ئاسایش بەسەرمانە دا ببارێنە یا رب العالمین لەم شەڕ و ئاشوبەی دەوروبەرمان بمان پارێزە یا رب العالمین خوایە شەڕ و ئاشوب لە وڵاتانەی مسلمانان بکوژێنەوە یا رب العالمین فتنەی یەهود و نەساڕامان لێ دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە پەنا ئەگرین بە تۆ لە فتنەی یەهود خوایە پەنا ئەگرین بە تۆ لە فتنەی نەسارا خوایە پەنا ئەگرین بە تۆ لە فتنەی بوذیەت و مەجوسیەت خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت پارێزراومان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەزانین ئێمە کە هەموو ئەو تاعەت و عەبادەتیانە ئەیکەین ناکاتە بچووکترین نعمەتێکە بە ئێمە عەتا کردووە خوایە نعمەتی زۆرت پێداوین بەبێ ئەوەی داوایکەین دەی ئیلاهی ئێستا داوای دەوامی نعمەتەکانە لێ ئەکەین بۆمان دەوام کە یا رب العالمین خوای بینینمان تا کۆتایی عومرمان لەگەڵا بهێڵەرەوە بیستنمان تا کۆتایی عومرمان لەگەڵا بهێڵەرەوە هێز و توانامان تا کۆتایی عومرمان لەگەڵا بهێڵەرەوە یا ربی خوایە
بيكرا إرثو بوة كان من يا رب العالمين أمصحة لساغما به الله يا أكرم الأكرمين خوايا پنا ئەگرین بە تۆ لە نەخۆشیەک کە تۆمان بیر بەرێتەوە خوایە پنا ئەگرین بە تۆ لە مصیبەتێک کە تۆمان لە یاد بخا تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین لە کاتی بەڵام مصیبەتەکانە خۆتمان یا ئیلاهی بخەرەوە یاد یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی بەهۆی بەڵام مصیبەتەوە لێیان خۆشەبی و بەرزیان ئەکەیتەوە نزیکیان ئەخەیتەوە لە خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە کەلیمەی تەوحیدەوە نەبێ یا رب العالمین خوای لەسەر عیبادەتێ لە عیبادەتەکان بگەڕێنەوە لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەتی خۆت لەسەر مەرگمانە بەسەرمانەدا ببارێنە لەناو گۆڕەکانمانە ڕەحمەتی خۆت بەسەرمانەدا ببارێنە بیری موسڵمانانمان بخەرەوە کە دوعای خێرمان بۆ بکەن یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە ساحەی مەحشەر و کاتی زیندووبوونەوە محاسەبەمانە خوای ڕەحمەت بەسەرمانە ببارێنە بەکردەوەی خۆمانمان لەگەڵا مەکە یا ئەکرەم الئەکرەمین عقوبەمان مەدە بەکردەوەکانمان یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت محاسەبەمان کە بە بەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولمان کە بە شوێن کەوتەی ئەوەرمان گرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی دڵی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای لە کۆتایی ئەم مانجە ڕەمەضانە بدل الرحمن صلاة وسلام بو ديداري پیغمبر انيرين صلى الله عليه وسلم بي بگينا صلاة وسلامي اما بهرچي انبياء واولياء بگينا يا ربي خواي جان رضواني خود بو همو اصحاب ببارينا خواي رحمتي خود بو سر همو اولياء علماء امه ببارينا يا رب العالمين خواي الصلاة اما بگينا ملائكة كان يا الهي داوات لئكن بكرمو رحمته بزي خود او ملائكاني كدوريان داوين خواي الصلاة وسلامي ضلي اما بسر دا ببارينا يا اكرم الاكرمين خواي جان لت أبارين ولت ألالين وبكرمي خوت ورحمتي خوت رحمتي خوت بس أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببارنا بخوا پروردگار أمة زور مندوة زور شكتا زور آزار وعزيتي بيني وزور بيتشاري زور بحالة بزور بكس أمتك بيغمبر صلى الله عليه وسلم إلهي وربها نامانو إلهي نصرت من بدا إلهي بسر كافرانا ظالمان ك إلهي داوات لي أكين لمجر دستي رزقار من ك يا أكرم الأكرمين إلهي داوات لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت هموما لبهشتا كوكر يا رب العالمين شون لمز قوتا أوا كوت كردين أوا لبهشتا كومان كرو لخزمتي في غمرا صلى الله عليه وسلم إلهي داوات لي أكين برحمتي خوت وبزي خوت وكرمي خوت أم دعاني من لورقر يا رب العالمين إلهي أجر شيء مشهاني أو نبي دعاء كان من ور بجيره بمن الله بيقولها أنا دعاء كان برزكين ويا إلهي بآمني أو أنها وارد لي أكين دعاء كان من ورقره بدلي جواني أم جنجته بكارانه دعاء كان برزكين وخوال من قبولك بموي أمرش سبيانه يا إلهي دعاء كان من برزكين وآمني أو أن يا إلهي داوال لي أكين دعاء كان من جرابك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لبناهي من الشيء أجبوري وخالي من قبولك